سڵاو بینەرانی بەڕێز لە ئەڵلقەیەکی نوێی هزرە جیاوازەکاندا دێنەوە خزمەتتان بۆ تاوتوێکردنی بابەتێکی گرنگ کە بریتە لە مەسلەی کێشەی کورد. ئایا کێشەیەکی سیاسیە لەگەڵ وڵاتاندا یاخود کێشەی مافی گەلێکە کە کێشەیەکی ڕەوا و مافێکی ڕەوا لە ڕووی ئاینی و یاسای نێودەوڵەتیەوە. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن شێخانیمان کردووە کە پسپۆرە لەو بوارەدا. بینەرمان بن. مامۆستا بەخێر بێت. سپاس دەکەم مامۆستا گیان. سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵ کوردستان 24. سپاس بۆ ئێوەش. مامۆستا بەم پرسیارە دەست پێ بکەم کە لە ئەوەڵاوت لە تایتڵەکە ئاوتم. ئایا کێشەی کورد کێشەیەکی سیاسیە واتە پاڵپەیوەندراوە بە ئەغرازی سیاسی یا کێشەیەکە کە مافی گەلێکە نەتەوەیەکە خاوەنی جوغرافیا، خاوەنی مێژوو، خاوەنی زمان، خاوەنی کللتوری خۆی ئەم کێشەیە لە ڕووی یاسای نێودەوڵەتی و لە ڕووی ئاینەکانیشەوە چۆن بخوێنینەوە؟ زۆر سپاس بەنای خی گەورەم هێرەبان بەڕاستی خۆی دوو لقە کێشەیەکە سیاسیە بەڵێ بۆ چەند وڵاتێکی دەوروبەر بۆ ئەو نەتەوانی وایەمە لەگەڵیانە ئەژین بەڵام مافی گەلی کووردە لەبەرەوە هەم سیاسیە لە ڕووی ئەوەوە کەوا ئەو نەتەوانە و ئەو دەوڵاتانە چۆن ئامێزێکی سیاسیا چووە ڕتمێکی سیاسیا چووە و مافی گەلێکە کە گەورەترین ئەو گەلێشە گەورەترین کوتلەی بەشەریە ناوچەکە دوای فارس و عەرەب و تورک 40 ملیۆن ئینسانە ینی تۆ ئەگە حیساب بۆ کەمینێ بکە کورد کەمینە نییە لەم ناوچەیە ئەوە لە پارچە پارچەکردنی وڵاتەکەیە بۆتە کەمینەوە ئێمە چاک ئەوە بزانین ینی بینەرانی خۆشەویستکەوە کورد لەم 100 ساڵەیە ئاوا پەراوێز خراوە دوای ئیتفاقەکانی با بڵێین سایکس بیکۆ و سیڤەر ناسیڤەر ئێستا دێنە سەری بەڵام لوزان دوای بسەندینە کورد ئیمپراتۆریەتی هەبووە لە مێژووە هەل لە با بڵێن ئیلامی لە 400 ساڵ پێش زاینی سوپاری بووە لۆلۆبیوە من هەندێک حەزەکەم بە دۆکومەنتاری و ئەو بابەتانە قسە بکەم چکەم بابەتێکە چارنووسی گەلێکە ینی هەرەوە نییە بین شیکارێکی سیاسی بۆ بکەیت هەڵکەم بە داتا و بە ژمارە و بە مێژوو قسە بکەیت کاشایی هۆری میتانی ئۆراراتۆ میدیەی عەظیم و ینی ئەوە 728 تا 550 پێش زاینی ئەمانە دەوڵەت ینی ئیمپراتۆریەت بوون ئیمپراتۆریەتانی سنووری چەند وڵات و چەند هینێک تێبچەندنەتەوەیەک تێئەپەڕێنێ اینجا لە دەوڵەتی با بڵێن خلافەتی ئیسلامیشە کورد هەرکیانی خۆی بووە قەت ئەوە نەبۆژێ دەستە بێ ینی ئیماراتیە بووە شەدادیە بووە حەسنەویە مەروانیە ئەیوبیە شنگالیە ئەردەڵان بادینان سۆران بۆتان دازنیە بابان ینی ئەمانە هەر هەبوونە کورد هەر سەر بۆ خۆی لەبەرچی لەبەروی ناوچەی کورد ینی جیۆپۆلیتیکی ناوچە کوردیەکان جوغرافیەی کورد وا بووە نەتەوەکانی دیکە نەیانتوانێت تەواوەتی زاڵم بەسریە ینی پەناگەی باشیانە بووە زیرەک بوونە ئازا بوونە توانێت پارێزگایی لە زمان و کولتور و دابوونەریت و ئاین و هەموو شتێکی خۆیان بکەن دابێنێت نزیکتر ئێمە جوبەرێتی کورسانی سوورمان هەبووە مەملەکەی کوردستانمان لە سێمای 1922 تا 1922 ساڵ جا مەملەکەی کوردستانی ئەورومیۆمان بوو هەر ئاینەن لە 22 تا 30 ئەنجا کۆماری کوردستانی سوور لە 23 تا 29 جومرەی ئاراراتمان نەبوو لە 27 تا 30 جومەرەتی مەهابادمان پێشەوە قازی محەممەد لە 46 جومەتی لاچینمان بووە 92 اینجا با بڵێن ئیسا هەرێمی کوردستان و ئەوە ئیسا هەرێمی خەریکە ڕۆژئاوایش دروست ئەبێ کورد هەردەم لە بەرخودان و لە چۆن لێ بەرگریە هەبووە پارێزگای لە ناوچە جوگرافیەکەی خۆی کردووە لە زمانی خۆی کردووە لە کللتوری خۆی لە مێژووی خۆی کردووە ئەمە وای کردووە بێتە داواکاری مافی خۆی بکە ئیتر بۆ کەسێ دیکە سیاستمان لەگەڵاکە و چۆنێکە ئەو بابەتێکی دیکە شەڵدێنە سەری وە کوردیش تەنها گەل نییە ئێمە نزیکەی 30 تا 50 گەلمانەیە لە جیهانە دەوڵەتیان پێ نەبەخشیوە نەیانتوانیوە لە هەوڵانی سە وەکو فەڵەستین وەکو ڕۆهینجا وەکو میانمار وەکو سەحرای غەریب پێڵێن شەرکەس ئیگۆر ئەمازیغ باسک لە ئسکۆتلەندا یعنی زۆر وڵات هەتەنات یعنی تەماشاکەی لە ئاسیا هەمانە لە سین لە سریلانکا تامیلمانەیە لە ئێران ئیسە بۆ نمونە ئیسمە هەر ئەڵێن کورد پاشە ئیسە بلوش
بروش ئەینە لە نێوان ئێران و پاکستان و ئەفغانستان ئەوانش داوای دەوڵەت تۆکەن و کێشیان لە هەر سێ پارچەی ئەو چوار پارچەی وڵاتە من لەبەر کەم کاتی تۆزێک شتەکان کۆکەمەوە ئێستا با بڵین کێشەی کورد وەک نەتەوە چۆن وەک مافێکی نێودەوڵەتی لە یاسای نێودەوڵەتیە بیسەلمێنین لەگەڵ یاسا دینیەکانە ئەمە بەلای من و گرنگە زۆر گرنگە تەمعەن ئێمە ملەتی کورد مێژوویەکی پڕ سەروەری لە ئیسلامە هەیە هەلەوەتی ئەمە 1400 ساڵە ئێمە سەرکردەی مەزنمان هەیە لە ناو مێژووی ئیسلامە چەندین زانای بەرزمان هەیە لە هەر مبارەکانی فقه و ئوسوڵ و مێژوو یانی وەکو بن خەلکان ئبن ئەثیر بمبرە مامەسە مەبادیئەکانی ویلسون باسمان نەکرد یانی کە بەڵێ زۆر گرنگە ئەوە یعنی تەمعەن کاتی خۆی شەریف پاشا مەبادی ویلسون لێرە ئەو کاتە بۆ بە چاوڕوونی بینەران جەمسەرەکان ئاو هابوون سەر چۆن ناتۆ هەیە هاوپەیمانەکانی کەندا و ئیسرائیل و وڵاتەکانی دیکە لەولاوە جەمسەی رووسیا و سین هەیە ئەو کاتە دووسێ جەمسەر بووە جەمسەری ئەمریکا بووە بەریتانیا و فەڕەنسا بووە بەریتا و فەڕەنسا داگیرکەر بوون بۆ بڵێ 920 بزەبێت ویلسون ئەلەو کاتێک خۆی پیاوێکی ماوسای زانکۆ بووە لە قانون سیاسە دەرچووە ڕئیسی ئەمریکا بووە لە 1913 تا 1921 هەر ساسەرۆکی ئەمریکا بووە ئەمە دەرکی ئەکرد ئەو پیاوە زۆر عاقڵ بوو یانی دەرکێکەوە کۆمەڵێک گەلان هەیە لە دوای خلافەتی عوسمانی ئەمانە ژێردەستە ئەبن هاتن ئەو داگیرکاری قبول نەئەکرد کۆمەڵی مەبادیئی دانا و لە خیتابی کۆنگرسی ئەمریکا لە 8 کانی دوم لە ساڵ 1970 ئەم بڕیارەی دەرکرد و 12 خاڵسە دێنە سەر ئەو خاڵانی کە پەیوەستن بە فای مرۆ مافی گەلانەوە باسیەکەین و ئەو پیاوە اینجا جایزەی نۆبڵی پێدرێت لە ساڵ 1990 لەسەر ئەو بۆچوونانەی کە بۆ ئاشتی بەڵێ یەکەم عدم وجود اتفاقیة سرية بين الدول أما خاڵێک بوو لە ناو دقەکانی یەکەم دقی وابزانم ئەوەی مەبادیئی ویلسن هاتووە کاڵێن نابێ ڕێکەوتنی ژێر بە ژێر بکرێ بۆ چکەم دەرکی کردبووە لە ئیتفاقی سایکسبی کۆ 1916 کرا بەریتانیا و فەڕەنسا ناوچەکەیان دابەش کردبوو هەموو شتێکیان تەواو کردبوو لەبەرەوەی نابێ هیچ ڕێکەوتنی ژێر بە ژێر بێ بۆ کۆمەلگانی دەوڵەتی ئاشکرا بکرێت لەوەیە لێرە تسلح و باسی ملاحة و باسیانی بابەتەکە گرنگترین خاڵی لە دوانزەی مناڵەیە حق الشعوب في تقرير مصيرها ئەمە کاتی خۆی شەریف پاشا ئەمە ئێستا بەنامە و چوو بۆ لایەن و بۆ کۆنگرسی ئەمریکی و بۆ بڕیار عوسمەتی ومە بشیدا لەو کاتێک کە دروست بکرێ لەوێ یعنی هیوایەک و بۆ گەلان مامۆستا سۆران کەوا ئاماژەی پێ بدرێت سەیکە لێرە کۆمەڵی خاڵگن باسییانەکە بە دۆکومنت و قسە بکەین 12 بندن ینی بۆ ئەوەی ئاماژەی پێ بدەین لێرە لە خاڵی پێنجەمە تسوية عالي المطالب الاستعمارية بين مع مراعاة مصالح الشعوب الواقعة تحت الاحتلال وليس فقط مصالح الدول الاستعمارية. أم خالبوا كوا بريطانيا وفرنسا اتفاقي طبعا هولا كان كردي بوي يعني اليب يعني شلون لي تيجيشنيكي شلون لي هاوسن دادورانا لنوان داواكاري او وڵاتانی کە داگیرکردنەوەن مافی ئەو گەلانە ژێردەستی ئەو داگیرکەرانن بەریتانیا و فەڕەنسا لەم کاتێ بەڵێ خۆی بەرهەمی ئەو سەردانی شەریف پاشا کاتی خۆی و بردنی ئەو نامەی داواکاری کورد و نەخشەی کوردستان بۆی و ئەمە نەخشەی کوردستانە چی لێکەوتەوە ئیتفاقی سیڤەری لێکەوتەوە کە دەوڵەتی عوسمانی لەگەڵ بریتانیا و فەڕەنسا لە مادەی 62 63 64 دانیا بۆ دانا کە کورسان کیانێکی هەبێ بۆ خۆی بەتای کورسانی باکوور و سەر بکێشێ بۆ وڵاتی مووسڵ کە کورسانی باشوور بوو بەڵام سەرکردایەتی کورد ئەو کاتە نەخشەگەڕی کورسانی ینی ئێمە یەکێک لە کێشەکانمان وەکو دۆزی کورد ئەوەتانێ چییە کورسان پانتایەکی زۆر گەورەی هەیە وە کێشەمان لەگەڵ یەک وڵاتانیە وە کێشەمان لەگەڵ یەک نەتەوەیشانیە جا لەبەرەوە مادەی ویلسن لە خاڵی دوازەمە یعنی هەوڵەکانی شەریف پاشا کاتی خۆی ئیتفاقی سیڤەری لێکەوتەوە لە 1920 ئەو لە 18 بردی بۆی بەڵام دوایەوە اتفاقی لوزان هات و رووسیا تەداخلی بابەتەکەی کرد و رووسیا داعمی زۆری کەمالیستەکانی کرد و دوو پایتەخت دروست بوو لە خلافەتی عوسمانی باوڵێن پایتەختی عوسمانیەکان پاشماوەی عوسمانیەکان لە ئەستەمبول بوو کەمالیستەکان لە ئەنقەرە بوو ئەو هاتن لە ئەنقەرە لەگەڵ کەمالیستەکان بریتانیەکان و فەڕەنسەکان بۆ لەو کالەوە ئەدرسیان تورکیا بێتە بەشی جەمسەری رووسیا ئەو کاتەیشە باشە لەبەرەوە لە اتفاقی لوزانە بە هیچ شێوازێ بازی کورد نەکرا جا تەماشای دەقی دوازام کە لە مەبادی ویلسنا چی ئەڵێ ضمان السيادة الشعوب في الدولة العثمانية ضمان يعني جرنتي سروري جلان للدولة العثمانية مع إعطاء الشعوب غير التركية جيجل تركيا كان بيان دشي داخل الإمبراطورية العثمانية حق الحياة المستقلة جياني سربخو يعني جاد دقة كان ديكا دولة مبادئ زور جرين بوبو كاتا اتفاقي لوزان ليك منبورة لم كاتا بسيارك بمشي ويلي يستا
ئەمە هەمووی مەبادئن بەس لە پراکتیزەکردنە کورد کرا بە 4 پارچە بەم شێوەی کە ئێستای بینین ئێستا ئەمە بۆتە ئەمرێکی واقع زۆر باشە پرسیارەکە لێرە ئای ئێمە ئێستا کێشەی سیاسیمان لەگەڵ دەسەڵاتە سیاسیەکانە هەیە یاک دوو سێ یا لەگەڵ ئەو نەتەوانەیە هەیە کە کورد بەسەریانەدا بەشکراوە بە مافی خۆیانی ئەزانن کورد وەکو هاوڵاتێکی پڕ لە دوو لە بەردەستیەوە نابێ ئەمە پرسیارە گرنگەکە هەردووگوێتی هەمە کێشەیەکی سیاسیمانەیە لەبەر تۆ داوای مافەکەی پێویستی بەڕێکخراوی سیاسیە هەوڵەدەی بۆ داواکاری داکۆی کرد لە مافەکەی خۆت لەولاو کێشەمان لەگەڵ نەتەوەکانی دیکەی هەیە لەبەرەوەی ئەو نەتەوانە بە مروی زەمن ئەم 100 ساڵە ئەگە تعریب بێ ئەگەر تەتریک بێ ئەگەر تەفریز بێ ئەگە سونەگەرایی بێ ئەگەر شیعەگەرایی بێ ناوچەیەکی زۆریان وڵاتی ئێمەیان داگیر کردووە لەبەرەوەی بەرژەوەندی لەم ناوچەیە وەکو ئەوەی کە ڕژێمی حزب بەعسکردی هەمووی بەی خۆی ئەزانێ ینی هەمووی تۆ بە کورد نازانێت فارس تۆ بە زمانێکی خۆجەیی ئەزانێ وەکو مەسەن زمان نزا وەکو چۆن ئێمە بادینی و سۆرانی و هەورامیمان هەیە ئەو کورد بە زمانێکی شێوەزاری فارسی ئەزانێ ینی لەبەرەوە ئەو ینی ئەو ئەم بابەتێکی سیاسی مامۆساگیان ئەو دابەشکردنەی کەوان ینی بەڕتانێک کە ناوچەکەی بەش کرد ئێستا بڕۆ لە نێوان ئەفغانستان و پاکستانە کۆمەڵی خاڵی هاوبەشی داوتە بۆ ناکۆتی کاتی خۆی مەتقە محادەی دانابوو نێوان سعودیە و کوێیت و عێراقا ئەم کوردستانە بەم پانتایە گەورەی دیارە ئەوان دووربین بوونە وەزانویانە کەوا کوردستان بەرەو کوێ ئەڕوات یعنی هەوڵیان داوە ئەوان هەوڵیان داوە من ناڵێمە قسەی نێرانی کووردە کەوا کورد بکەنە وەرەقەی زەق بۆ ئەو نەتەوانە بەڵام کورد لە بەرخودانی بۆ ئەو مەسەن تورک بێتە کێشە دەگەڵیا ئێمە زانین لە دوای کەمالیستەکان تاکە سەرکردەیەک لە تورکیا کەوا بەرخودانی کرد و بەرگری کرد و چەکیشی هەڵگرت شێخ سەعیدی پیران بوو لە تورکیا هیچ نەتەوەکانی دیکە تەنها شێخ سەعیدی پیران و قوربانیش در 1921 چی کرد بەرامبەر بە ئەوان جا لەبەر شێخ سەعید نەوروسی ئەوە تەوەرێکی دیکەیە ئەو بە شێواز دیکە خەباتیە کرد هەروە لە ئێرانیشە هەروە لە عێراقیشە هەروە لە سووریایشە لەبەرەوە ئەوان ئیتر لە کێشەکەی چییە مامۆساگیان لە دوای خلافەتی عوسمانی یعنی ئایدۆلۆژیای تەعەسوبی قەومایەتی دروست بوو خۆ پێشەوە نەبوو ئەوە کە ئەمە دروست بوو کە تورکەکان وتیان ئێمە تورکین عەرەبەکان وتیان ئێمە عەربی کورد ئێمە کوردین بەڵام ئەو کاتە لەبەر ئەو کێشانی ناوچەکە لەبەر بەرژەوەندی داگیرکەران لەبەر ئەوەی کورسان یعنی زۆر ویستیان بکەوتە بەر ئەو با بڵێن کێشمەکێشەی ناوچەی گەلان وانێک کورسان نەبێتە خاوەندەوەڵاتی ئەبێ بێت و بە ئیتفاقی سیڤەرا بچیان لەبەرەوەی کورد خاوەنی کیانی خۆی هەبوو هیچ کێشەیە بەڵام ئەوان کەمالیستەکان و لە ئێرانیشەوە لە عێراقیشەوە فکرێکی قەومی ئایدۆلۆژی بەعسیەکان و ناسڕێکان و خەڵکی دیگە سووریا بەعسی سووریا دروست بوو ئەمە بچینە پێش کەمالیزم و پێش ڕوخانی دەوڵەتی عوسمانی پێتوان نییە لەو کاتانەشە هەر ئەو عەقڵیەتە بە شێوازێکی تر بە ناوی دینەوە سەردەست بۆ نمونە تورک هەر تورکن بۆ حتا شعرەکەی نالیە کرد بێتە خەیاڵم بەتاوەتی ئەڵێ ڕۆمی هەروە شومن لە شخصیش ئەدەن خەتەر ڕۆمی بە معنای تورک یانی ئەو کاتش ئەرزی ڕۆم بووە بڵێ ڕۆم هەر تورکیا تا ئەساش لە کۆنەکانی ماران ڕۆم بە تورکەڵان ڕۆم ئەرزە ڕوم ئەنجا من مەبەستم لێرە ئەم قسەیە یعنی قەزەکە ئەوە نییە لە دوای لە کەمالیزم و پێم وابێ دروست بوو بێ یا لە دوای ڕوخانی یعنی عەرەب پێم وایە عەرەب لە فارس و تورک نەرمتر بن لەم بوارەدا بەڵێ نەرمتر بەڵگەی چی ڕێکەوتنامەی 11 ئازار و ڕێکاونی دەی ئازار حتا لە دیمەشقش ئەم دوای کە ئەحمەد شەرعاتوە هەر ئەو ڕێکەوتنە کراوە یعنی تەماشا لەگەڵ کووردا نەتەوەکان دیکەیش ئەوەیان نەکردو ڕاستە بەستەر پەرشتی ئەمریکایە و بریتانیا و فەڕەنسایە بەڵام ئەوان ڕاستە ئەنفالیان کردو کیمیابارانیش کردوین بەڵام ئەوان کورد ینی عەرەب هەنگاوی زیاترە پێش لەگەڵ کووردا بمبورە بە پرسیارەکە بەم شێوەیە لەم تێک نەچێ ئەمە بەستم ئەوەیە کە لەو سەردەمانەش ینی ئەو ڕێگە ئەستوورەی تورک هینی کەمالیزمی 6 ساڵ حکمی دەوڵەتی عوسمانی تورکە بەسەر کورد و عەرەب و یۆنان و هەتا مەسیحەکان و مصر و هەموویە ینی خۆی ئێمە بڵین وەڵا خەتای ئەوەیە ئەزانی چۆن مامۆستا خۆی کاتی خۆی تەمان ئێمە گەشتیکاریە بۆ مێژووی ئیسلام بکەین مێژووی ئیسلام لە دوای خلافەتی عوسمانی چی بووە بنەماڵەیی بووە تەماشای ئەمەوی بنەماڵەیی بووە عەباسی بنەماڵی عەباسیەکان بووە عوسمانیەکان لە عوسمانیەکان بووە بەس تورک بێ لەبەرەوە ئەم بنەماڵەکان حتا ئەیوبیش
ئەیوبی کە سەلاحەدین ئەیوبی خۆ عافی کە ڕەحمەتی خوا لێ بێ تەماشاکەی پەڵی بنەماڵە ئەیوبیەکان خۆ ناڵێ کوردەکان بەس عوسمانیەکان کشکە زانێ کوردی عەباسیەکان زانە عەرەبن و سەیدن ئەمەیەکانش لە بەنی ئومەیە و بەنی معاویە و ئەوان بەنی ئەبی سوفیانن لەبەرەوە ئەو بنەماڵێکیەتی هەبووە ئەو ڕتمی قەومیەتە نەبووە کاتی خۆی بەڵام هەر بۆتە قەومی ئێستا مەسن تورکە ئێستاش تورک هەموو ئاخر نزیکەی 400 ساڵ 500 ساڵ تو ناتوانین تەقیمێکی بکەیت لە قۆناغێکی مێژووی تورکەکانە عوسمانیەکانە بیکێشی بەسەر هەموو ئەو مێژوویە کورد دەسەڵاتدار بووە و ئەماژەم بۆ کۆمەڵە ئێمارەتاندا کە کاتی عوسمانیەکانی کورد دەسەڵاتدار بوو ناودەوڵەتی عوسمانیەکانیش ناودەوڵەتی عەباسیشە چی دەوڵەتی ئەیوبیەکان چی دەسەڵاتدار بووە ینی کوردەکان هەل لە خوڕتومەوە حتاکو نزیکی باڵێن بەغا بەدەست کوردەوە بۆ دەوڵەتی ئەیوبیەکان فترەیەکی زەمانی مامەستا با بێنەوە ئەم سەردەما نزیکەی 107 ساڵ بووە باشە با بێنەوە ئەیوبیەکان حکمیان کردوون بەڵێ با بێنەوە ئەم سەردەما لە ڕووی ئاینیەوە عەرەب شیعە و سوننە بە تایبەتی ئەم قسەی لەناو شیعەیە زۆرتر هەیە کە کورد بە ئەولادی جنۆکە ئازانن چ مافێکە بەنیانی ئەوە چ نانێکیش بەنێ ئەسڵەن ینی من تابان تحقیق ئەو مەسەلەمە کرد حتا لای عولەمای شیعە کە لە تووسی باسیەکە ئەلێ کوردنەوەکانی جنۆکەن بەڵام ئێستا کۆمەڵی عولەمای شیعە خۆیان هەم تحقیقی ئەو حەدیثێکی على ئەساس پێغەمبەر سولەیمان و وتیوتی ئەمانەوەی کێنەمەنەوەکەی جنۆکان و کۆمەڵی دەرچوونە یاخی بوونە و تێن ئستەکردوهم ئەبعدوهم لەوێ هاتووە بەڵام ئێستا عولەمای شیعە خۆڵێن کۆمەڵی خەڵکی تایە کە ئەوە ئەسڵ و ئەساسی ناو حەزە بەڵام لای خەڵکی وا باوە کە ئەوان نەوەی جنۆکەن یعنی ئەمە هەر لەگەڵ سەرجەی ئینسانە ناگونجی یعنی لە ڕووی عەلمیەوە شیعە و سوننە دەیان هەزاریان لێ کوشت تا ئێستا بۆ لە هەموو شتێکان مخالیفن لە دژایەتی کوردانە بێت وەڵاهی من دوو نمونە باسەکەم ئەوەی لەم دوای 16 ئۆکتۆبەر کە بڕیارێکیاندا بەکارهێنانی با بڵێن چەک و سوپا دژی کورد لە دوای 16 ئەوە بوو ناوشەداپڕێراوەکان و لێن 150 چی لە ئەرزی کوردستان دابررا تەماشای سونەکان سونەکان خۆیان لە کوردستان ژیان پێش عەرەبە شیعەکان دەنگیاندا بۆی هین بەکاربێنن سوپا بەکاربێنن دژی کورد لە مێژووە ئاوها بووە وایان کرد بەڵام باسی تەوزیفەکە مەکرد مامۆستا تەماشاکەی شیعە ئێران چی کردووە شیعە چی کردووە تەوزیفی ئەهلی بەیتی کردو بۆ خۆی لە مێژووە بەتایبەت حوسەین ئەمە تەوزیفی ئەهلی سونە کرد ئایا کورد بزوان چی تەوزیفێ بۆ ئیسلام بکە سوود لەم ئەوەی کە ئیمامی ئیسلام سۆفی گەرایی ڕیشکەی داکوتاوە ناو کووردا هەزارها عولەمامانەیە چۆن توانین تەوزیفی ئیسلام بکەین بتوانین بۆ مافەکانی خۆمان و عەرەبی سونە و شیعە تێبگەێنین ئەگەر ئێوە بوسڵمانن ئەم ئەرزە ئێوە لەسەری ئەژین لە ڕووی شەرعیەوە دروستیە لەسەری عیبادەتتان ناخواردان چکەم ئەرزێکی غەسبە ئەرزی غەسب لە ڕووی فقهەوە لە ڕووی ئوسوولەوە ناکرێت سەر ئەرزی غەسب بژی تۆ پێت وایە ئەوان بەم شێوەیە تۆ بیرەکەنەوە یەک ئەوان بە غەسبی نازانن ئەڵەن ئەسڵی ئەرزی ئیسلامەوە بێ هەموو ئیسلام بێتەوە یەک ئێستا سونە لە تورکێکی سونە کەوای ئەلئومە ئیسلامیە لە عەرەبێکی سونە پرسە لە فارسێکی سونە پرسە لە هەمووی ینی سەدان مەسن کابرای فەلەستینی من لە دەرەوە زۆر جار لەگەڵیان دانیشتم تونسی مەغریبی هەموویان کاکە حرامە بە کوردی ئەسڵەن حرامە بە کوردی قسە بکەیت نەک دەوڵەتێکی هەبێت بە ناوی کوردستانەوە تۆ چۆن خۆت بە موسڵمان نزانی ناوە بۆ منیانەوە ناو سۆرانە سۆران یعنی چی ئەمە ناوی جنۆکەیە فهمی هۆیدی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر جوولەکان ئەڵێن ئێمە شعب الله المختارین کوردەکان شعب الله المحتارن یعنی بەڕاستی ئەڵێ محتار بوونە لە بین جەوری و زوڵمی براکانیان لەگەڵ ئەوەیش کە ناوێ ناو مافی مرۆڤی کەلان 100 میلیۆن کەس هایشە قسەی چۆکە بەس مامۆستا بەس بایەکشتە بێن ئێمە مەسەڵەن ئیساگە مەجال بدایە لە ڕووی ئاینەوە من بۆتم باسە کردو ئاماژەمیش پێداوە باسمیش کردووە ئێمە دەقی قورئانیمانەیە خۆی گەورە وەلقەد کەڕەمنا بەنی ئادەمە بۆ تەکریم هەر تەکریمەوتانیان ڕێزێ بگری ئەی تەکریمی تەقافی زمانی ئەوانە خۆی گەورە فەرمیێ ومن آیاتی خلق السماوات والأرض واختلاف ألوان ألسنتكم وألوانكم يا باشا تو أجل أو آية أو باوري بي أو خوي ناشر زاي برامر آيني إسلام ودقة كاني قرآن فرمود لا فضل عربيين على عجمين بالتقوى أو خوي ناشر زاي وتيجيشنكي كم كريها لزمن صحابي أبو كم كريها أبو تينا جيشتو أبو نوي أبو ذر كبا بلاي فرمو أي كري دايك الرش في غمر صادم شي فرمو كاد ولاي وتي إنك امرؤ فيك جاهلية تۆ کەسێکی جاهلیت یاخۆنەی تۆ بسڵمانی چینێت لەبەرەوە ئەمەی ئەبکەنایە ناو بسڵمان مامۆستا زۆر تێ نەگەیشتن لە دەقەکانی ئیسلام من ئیشم بە منی کورد منی ئینسان ئیشم بەوە نێ دەقی ئیسلام جوانە منیش زانم جوانە من مسلمانەکە لەگەڵ ما جوان بێ
بكورتي طبعاً. من فعل ما نك ما نك قصة نك نسراوي سر كتاب ما مصاب ما برسالشكم يستا سنة لروي قومي ولا قل منها مخالفة شيعة لروي قومي مذهبي شو ولا قل ما مخالفة أبي تشاوري تشيل بكم يعني ماني كرد طبعا ما قشتي أما برسالة لنا وخلقه بلي أزاين شيء بلي هربو بياني وكتب بو دوزي دبو دجاياتي دبكا يعني أو أجر لروي مذهب وبيه كتو كردي سنيتو يعني تيكي للسركة كان دولة فاطمة لا دوكا شيعة بنا أو بنما هي يعني بيانو هي صلاح الأيوبي أم ليشو بنما هي على فكري الأمة الإسلامية هي أم الأمة الإسلامية كتو دسكاري نقشكا كأما نقشي خريطة أمة إسلامية كشيء بلام أما دروستا من ما وصل أجر رخصتي كم بيتيه لمؤتمر يبون لمصر وزيري حج طبعا وزير أوقاف يعني الحج وزيري حج يعني وتبو كرد دولتينية من برسيار أو جواب داوتم باش أم خريطة كسايكس بيكو دروسيان سايكس بياج بريطانيا بيكو بياج فرنسية أم دو بياو هذا أم نقشة داناوا نقشة بكيف خوي أرزي كرسانة باش كردوا لزجاج 20 مليونين باش أم نقشة بو مقدسة لا إيوه هو من دقي قرآن ودقي سنة دسرة بو أم نقشة مقدس بيه دقي جاهليته دقي نك جاهليته دقي خلقاني كافرن بميتودي أوان بزارها أيوان لبين كواني قال يا أهلي كفرات ولاتك أي مظلومية بو أيواشن مبني على باطل فهو باطل بو لسنا باطل أشن بردوام بلا سري بو نعنيك لاي بكنوا باش تشارتشي ما مثلا والله يا ما مثلا الشيعة بمن لم رجعنا جم اشتيكم بيست يتشك لبرلمان تاع الشيعة وتتي كاتك موتشة تاني هنا كببن بشيعة وببن بعرب ببن بشيعة طبعا خصيبك بصعوبة دوتو بلان نيوي صعوبة راستي يعني هذا شو ما مثلا شارتشي يعني شار سر إما تماشای چی بکەین ئێستا مامۆستا ناوچەکە بەگشتی و جیهان بەگشتی ئاڵە با بڵێن ژێر ڕکێفی کۆمەڵی هاوکێشەی ناوچەکەیە یەکەم ناتۆ بەرامبەرەکانی رووسیا و سین و ئەوانە لەم لاوە کێ تەمسیلی با بڵێن ئیسلامەکە ئایا شیعە یا سونە کێ تەمسیلی عەرەبەکە سعودیە یان جاران عێراق بوو یان مصر کێ تەمسیلی شيعة حزب الله يا إيران يا قوم يا نجف كي تمثيل قومية عربية كي تمثيل سنة تركيا يا السعودية أم كوم الله هاو كيشن هاو شكايا هيا إما تشيب كين بو أوي أواني يعني هاو بيمان إما ودوسي خوان أزانن شون ما مالي أنا قلاب كي شون ما مالي قال إما يابكن يمرويك بنا ما يكيا ألين إما دسكاي سرور ناكري باش كدسكاي سرور ناكري شهر سرشيا بقينا السيستمي كي چکە میسە ناوچەکە بەدەو دوو ڕتمەچێ یا ڕتمێکی فیدرالی وەکو عێراق بۆ سووریاش پەرکێش بکێش و بۆ ئێران ناوچەکان دیکەیش لە ئایندەیە یا ڕتمێ بەرەو سنترالیزم و بەرەو مەرکەزیەت بڕوە من ملانەکە لەسەر ئەوەیە ئێمە هەوڵ بدەین نامەوەستا دەقیقی ئێمە بچوین هەلێکی تەوافقی چییە هەل تەوافقی ئەوتانێ دەستگای سوورەکان دەکرێت بەڵام بتوانین سیستمێکی فیدرالی مافی خوب يعني شلون اللي خوب برابرني كابي كار رخصتهم به تو بس فيدراليك تو اساس عراق فيدراليه زين دستور امانو كشون لي مينوي مطعم كان ما عمل قال كان كاميا بدل لاعب كاميا شيء فيها كان لبر ايما ما مثلا ها يساوي ايما نادي قانوني غازونوت قانوني او تشيبيرن برلماني بلين هناك وكو مجلس الشيوخ مجلس اعيان مجلس دوله إما كل مصلحتي كلنا نايكن تمام ما مساجان إما بعز جناب كم برصوتم دي إما يستكرد لبروي لسرتاي بينك أماجن بيدا لبروي كرد بشيك لسيستمي آبورينا وشكا سيستمي وزاي لبرياري أمني لبوني داعشو كرجمارية وتاني أو بيمانا دعم أمريكا خوي لبوجي بنتاغون بو كرد بو بيجمرجا بوجي دانا معاشي بيدا لبرتو لو ستمانه بجداري ناتون كرد پرايز بخريه راس امرو عراق كشي سروري هي تداخلي امولات اولاتي هي والله اما اون اللي هلمي جويكا سود ما بينيوا لخباتك خو ما سود ما نبي ما صبون من يك دقيق تماشاكي بريال شصو شتاور دواي شي هات كاتفاقي لوزاني هلوشان وبراي من يكي بينجي 1991 دريا دواي كوره وكدرا يعني او ناوچ ارامه دروز ويما تشنس خريب قيادات كردي هم دارش لما علوات واز خباتك وشورش بينن بلام او هلم يجوي اساتو كم اتفاقي سايكس بيكو ماوا نتفاقي لوزان ماوا نتفاقي سيفر ماوا نتفاقي بغداد ماوا زانو صوبي سدو استكاتي او نقشي ناوشكا اغوردري جيجي جاني بروكي ناوشكا يغردوا وكاوتا كردي يرويك ريزبي بتواني ما فكاني خوي بقات زوس باس مع مصيبه بس ببور لبر
سنورداری کات ناتوانین تایب بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەی داهاتوو میوانیشتر خواتان لەگەڵ